پزیشکانی دامەزرا و دانەمەزراویش لە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی گر بوونەتەوە کە چەندی داواکاریان هەیە. دانەمەزراوەکان داوای دامەزراندنەکەن، دامەزراوەکانیش داوای ئەوە دەکەن کە پلەبەندیان بۆ بکرێت و پلەکانیان بەرزکرێتەوە. لێرە ژمارەی زۆر لەو پزیشکانە لێرەن کە دەرچووی بەشی پزیشکی گشتین لێرە کە ئەوان هاتوون داوای ئەوە دەکەن بەشەشیان کە دابمەزرێن و بەشەی دیکەشان دای پلەبەندی دەکرێت. سڵاو لێ بێ داواکاریەکەی ئێوە بە دیاریکراوی چێت تا چیتان بۆ کراوە؟ لە ئێستا حکوومەت یاریمی کوردستان بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی هەوڵیان ناو دامەزراندنی پزیشکان بکەنە پاساوێک بۆ ئەوەی داوامی دکتۆرەکان زیاد بکەن و چۆن بڵێ ستەمێکیان بەرامبەرکەن. ئێمە ئەمڕۆ داواکارین هەم دکتۆرەکان داواکەن کە ستەمیان بەرامبەر نەکرێ و وەکو ساڵانی کە کەرتی تەندروستی وەکو خۆی بڕوا و ئێمەش داواکارین دامەزرین تاوەکو بارگرانیەکان لەسەر لابەرین و ئێمەش مافی خۆمان بەدەستبێن. باشە ئێوە چەند پزیشکن کە تا ئێستا دانەمەزراون؟ 1970 لە هەموو هەرێمی کوردستان، بەڵام دوو هەفتەیەکە ئەبێنە 1500. واتە وەزبەیەکی نوێش دەرەچێت. وەزبەی کەش یەتە سەری بەڵێ. زۆر سپاس بە بەڕێستان. لێرە چەندین دکتۆرە سڵاو لێ بێ ئێوە دامەزراون. داواکاریەکەی ئێوە چییە؟ سڵاو لێ بە بەڕێزگان. ئێمە وەکو پزیشکانی نیشتەجێی خولاو کە ماوەی 2 ساڵە ئێمە لە ناوەندەکانی خەستەخانەکان لە ناو شار و دەرەوەی شار ئەرکی خۆمان بە تەواوەتی بەجێهێناوە و ماوەی یاسایی خۆمان تەواو کردووە. بەڵام لە ئێستاە بەهۆی دانەمەزراندنی پزیشکانی تازە دەرچوو لە کۆلێجی پزیشکی کە لێنێک کەوتۆتە نێو تەندروستی سلێمانیەوە و بە هەمان شێوە ئێمەش پلەبەندیەکەمان کە بەندە بە دامەزراندنی پزیشکانی نیشتەجێی خولا و پزیشکانی تازە دەرچوو دواکەوتووە. لە ئێستا هەوڵێک هەیە کە بێن هەردوو وەجبەی ساڵی یەکەم و ساڵی دووەم تێکەڵاو بکەن و ئەمەش وە ئەکات کە پێداویستی ئەوەی کە هەبێت و ئەو کلێنەی کە دروست ئەبێ بە بۆنەی دانەمەزراندنی پزیشکانی تازە دەرچووەوە دروست نەبێت و لە هەمان کاتە ئەرکەکانی سەر پزیشکانی ساڵی یەکەم و دووەم کە بە تەواوەتی ماوەی یاسایی خۆمان تەواو کردووە زیاتر و دووقات و سێقاتر ئەبێت. هەر بۆیە داواکارین کە لە ئێستا وەکو خۆمان بمێنینەوە و چاوەڕێ بکەین هەتاوەکو پزیشکانی تازە دەرچوو دادەمەزرێن، هەروەکو چۆن پێمان ڕاگەیەنراوە لەلایەن بەڕێوەبەرەتی سلێمانیەوە کە لەوانەیە لە 2 مانگ بۆ 3 مانگی تردا بە تەواوەتی دابمەزرێن. واتە ئەوان دابمەزرێن یاخود ئێوە پلەبەندیتان بۆ بکرێت؟ ئێمە داوا ئەکەین هەتاوەکو ئەو کاتەی ئەوان دا ئەمەزرێن پلەبەندیەکەمان بوەستێت، لەبەر ئەوەی پلەبەندی ئێمە بەندە بەوانەوە و بە هیچ جۆرێک ناتوانین ئەم پلەبەندیە بەرەو پێشەوە بەرین هەتاوەکو ئەوان دانەمەزرێن. دەستەکانە خۆش بێ. بەڵێ ئەوەی کە ئایبینن ئەمە لێرەدا کە هەردوو پزیشکانی دامەزرا و دانەمەزراویش لێرەن کە داواکاریان هەیە لە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی بۆی کە ئەو داواکاری کە هەیەە بۆیان جێبەجێ بکرێت. ئەو پزیشکانی کە دەرچووی ساڵی پارن ئەوان دابمەزرێن و ئەمانیش کە لە ئێستادا دامەزراون پلەبەندیان بۆ بکرێت و پلەکانیان بەرز بکرێتەوە.